ناسکاتێک ئاولێکی دەرەچێت مەگە زۆر ماوەی چەند ساڵێکە بەرهەمهێنانی قارچک لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان زیادی کردووە. زۆربەی پرۆژەکانیش تاکە کەسین و سەرەتا بە شێوەیەکی ساکار دەستی پێکراوە. یەکێک لەو کەسانە شەیما حەمەدە دوای تاواکردنی بەشی کشتتوکاڵی پەیمانگای تەکنیکی لە ساڵی 2019 کاتێک بێئومێد بووە لەوەی کارێکی دەستکەوێت دەستی داوەتە پرۆژەیەکی تاکەکەسی بۆ بەرهەمهێنانی قارچک لە ماوەکەی خۆیدا. سەرەتا لە یەک ژوورا تاقیم کردەوە چەند کیسەیەکی کەم 12 کیسە بوو تقریبان سەرکەوتم تیا بەدەستێنە هەرچەنە شارەزایی تاوم نەبوو چەند کێشەیەکم تووشە بووی بەڵام هەموو لای خۆم تۆمار ئەکرد بۆی بۆ تاقیکردنەوەی داهاتوو بەکاری بێنم و ئیسفادەیان لێ بکەمەوە هەمان هەڵە دووبارە نەکەمەوە دواترش هەر لەسەرەوە ژمارە کیسەکانم زیاد کرد بەڵام کە زانیم ئیشەکە ئەتوانم سوودی لێ وەرگرم و لە ڕووی ئابووریەوە سوودێ بەخۆم و بە خێزانەکەم بگەێنم بڕیارمای لە قاتی خوارەوە بیکەم و سپاس بەخوا دایک باوکشم یارمەتی دەرم بوون خوارەوەیان بۆ چۆڵکردم و بۆ شێوەیە ئێستا سێ ژووری تاوم پڕ کردووە لە کیسەکان 150 کیسە ئەبێ ئێستاکانە. مادەی خای بەرهەمهێنانی قارچێک پێکاتووە لە کیسەی پلاستیکی و کای دەغڵودان یان چەڵتوو لەگەڵ تۆی قارچێک یان تۆ بەڵام باشترینیان هی گەنم و پرۆژەکە ڕۆژانە پێویستی بە چاودێری و خزمەتکردن هەیە و دوای مانگێک بەرهەمی دەبێت. هەروەها ئەمەی کە بەکارێنیتە مەوادەکان کایە هەری کای گەنم باشترین جۆرە کای برنج و ئانەش بەکارێ بەڵام کای گەنم باشترینە بۆ گەشەکردنی لەگەڵ سپۆرەکە کە لای خۆمان پێی ئەڵێن تۆ بەڵام سپۆرە لە ڕاستیە چووکە کەڕوو خۆی جۆرێکە لە کەڕووی سوود بەخشە بۆ شێوەیە دوای مانگێک لەوەی کە کایەکەمان پڕ کردووە لە کیسەکان و تۆکەمان تێکەوە قاچێک کیلۆ جۆرەمان دەست دەکەوێت. لە ئێستادا فرۆشتنی قارچێک برەوی پەیدا کردووە و بووە بە بەرهەمێکی ڕۆژانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان لە ژەمەکانیاندا قارچێک ئامادە دەکەن. ئەو فرۆشیارانەش کە قارچێک دەفرۆشن دەڵێن فرۆشی باشی هەیە و داخوازی زۆری لەسرە. یەکەم کەس بۆ ئێمە نام قارچکە سپاس بۆخوا ئێمەشدامان ناو فرۆشێکی باشمان لێ کردووە بەڵام ئیشەکەی ئەم سپاس بۆخوا لە سەرکەوتنایە لە بەرەو پێشچوونایە پێویستی بەوەیە زیاتر مشتری هەبێ زیاتر دوکانی هەبێ یعنی پێویستی بەوەی کۆمپانیایە هاوکاری بکە و بۆی تەوزیعەکە ناکری ئەم فەقیرە خۆشی دروست یعنی بەرهەمیشی بێن و بیشی فرۆشێ ئەمە بەتەنیا بە ئافرەتێک ناکرێ. پرۆژەکەی شەیما بچووکە و بڕی 3400 دلاری تێچووە بەهۆی بەردەوامی لەسەر کارەکەی توانیوێتی خەرجی خێزانەکەی پێدابین بکات هەر کیلۆیەک قارچێک بە نزیکەی 5000 دینار دەفرۆشێت داوای لە دەسەڵاتدارانی ناوچەکە کردو هاوکاری بکەن بۆ ئەوەی بتوانێت کێڵگەیەکی فراوانتر دروست بکات.